ئەپڵ لە ڕێگەی ڤیژن پرۆ بەکارهێنەرانی دەباتە گیانێکی تێکەڵ لە خەیاڵ و ڕاستەقینە. کۆمپانیای ئەپڵ یەکەم کڵاوی ڤێرچوال ڕیالیتی خۆی خستە ڕوو کە بەکارهێنەران لە جیهانی ڕاستەقینەوە بە جیهانی خەیاڵی ڤێرچوال دەبەستێتەوە. هۆگرانی تەکنەلۆژیا دەمێکە چاوەڕوانی ئەو بەرهەمەی کۆمپانیای ئەپڵن کە لە چاویلکەیەک دەچێت و ناوی لێناوە ڤیژن پرۆ. پێشتر کۆمپانیای مێتای خاوەنی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کڵاوی ڤێرچواڵی دروست کرد، بەڵام تاوەکو ئێستا جگە لە هۆگرانی تەکنەلۆژیان نەیتوانیوە بازارێکی گەورە بۆ خۆی دەستەبەر بکات. کۆمپانیای ئەپڵ ڕۆژی سێشەمە 6/6/2023 چەند بەرهەمێکی نوێی لە ئیڤێنتێکدا ڕاگەیاند کە ماکبووکی 15 ئینجی ماک ستۆدیۆی نوێ و ماک پرۆی نوێ بەشێکن لەو بەرهەمانە و سیستەمی iOS و OS X نوێشی خستە ڕوو کە پاییزی ئەمساڵ بۆ هەموو بەکارهێنەران بەردەست دەبێت. لایەنی هەرە سەرنجڕاکێشی ئەم ئیڤێنتە پیشاندانی یەکەم هێدسێتی ڤێرچوال ڕیاڵیتی ئەپڵ بوو کە چەند ساڵ بوو چاوەڕوانێکی زۆری لەسەر بوو و ڕۆژی سێشەمە بە ناوی ئەپڵ پرۆ ڤیژن پیشاندرا. ئەو بەرهەمەی ئەپڵ سەرەتای ساڵی داهاتوو بەردەست دەبێت و چاوەڕوان دەکرێت گیانی کۆمپیوتەری PC و ڕاستی و ناکراوە ڤێرچوال ڕیاڵیتی بگۆڕێت. ئەپڵ پرۆ ڤیژن لە ڕێگەی هێدسێتێکەوە کە وەکو چاوێلکە لە چاو دەکرێت لەگەڵ ئەوەی بەرچاوی خۆت ناگرێت و دەتوانی هەموو شتی دەور و پشتی خۆت ببینی. جیهانێکی ڤێرچوالت بۆ دروست دەکات کە تێکەڵاوێکە لە VR و Immersive Environment و AR. هەروەها سیستەمی دەنگی بە شێوازێکە کە دەتوانی دەور و پشتی خۆت بە هەر شێوازێکی دڵخوازت دیزاین بکەیت لە ڕووی دیمەن و دەنگەوە. بەکارهێنەرانی ژیری دەستکرد لەو بەرهەمەدا زۆر بەرچاوە بە شێوازێک، بۆ نمونە لە شێوەی دەم و چاوی خاوەنەکەی دەتوانێت دیمەنی ڤیدۆیی کەسەکە دروست بکات و لە کاتی پەیوەندیکردندا دیمەنەکەی نیشان بدات. نرخی ڤیژن پرۆ بە $3500 ئەمریکی دیاریکراوە کە دوو چیپی زۆر بەهێز لە پشتهێزی ئەو بەرهەمەوەن. بە پێی وتەی شرۆڤەکاران ئەپڵ ڤیژن پرۆ دەتوانێت ببێتە هۆکارێک بۆ ئەوەی پشکی ئەپڵ لە بازاری یاریە کۆمپیوتەرەکاندا بەرفراوان بێت. ئامێری ڤیژن پرۆ بە 12 کامیرا و 16 مایکرۆفۆن و چەندین هەستەوەرەوە پەستراوەتەوە کە یارمەتی دەدات بەکاربەران تەنیا لە ڕێگەی چاو و دەستیانەوە ئەپلیکیشنە جیاوازەکان کۆنترۆل بکەن. تیم کوک بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای ئەپڵ وتی وەکو چۆن ماک ڕێگەی بۆ کردینەوە بۆ بەکارهێنانی تاکە کەسی کۆمپیوتەر و ئایفۆنیش دەواازەیەکی نوێی بۆ جیهانی تەکنۆلۆژیا کردەوە، ڤیژن پرۆش ڕێگەی بۆ جیهانی ڤێرچوال کردەوە. ئەمەش یەکەم هەنگاوە لە گەشتێکی دوور و درێژدا بۆ جیهانی تەکنەلۆژیای تاکە کەسی. هەندێ ئامێری تایبەت هەن کە ڕوانینی ئێمە بۆ جیهانی تەکنەلۆژیا دەگۆڕن. ئامێری ڤیژن پرۆ و ئامێری ڤیژن OS بە بڕوای ئێمە پلاتفۆرمێکی نوێیە لە جیهانی کۆمپیوتەری و جیهانی تەکنەلۆژیادا، پلاتفۆرمێکی نوێ کە هەلی گەورە و توانای بێوێنە دەخاتە بەردەستی بەکاربەران.